ئاری زۆر سپاس دەکەم بۆ هاتنت بۆ ئێرە و قوبڵکردنی میوانداریەکەمان بۆ خۆت دەزانی یەکێک لە بابەتە هەرێک گەرم و گوڕەکان ئێستا لە ناو ئەمریکا و لە واشنگتن بە تایبەتی ئەم مەسەلەی کشانەوەی ئەمریکایە لە سووریادا تۆ چۆن ئەم مەسەلەیە هەڵەسەنگێنی چ جۆرە مەزەندەکردنێکە هەیە بۆی؟ پێم وایە پێویستە لەوە دەست پێ بکەم کە هێشتا دڵنیانین لەوەی ئەم بڕیارە تا شوێ دەڕوات و بەشوێ دەگات چونکە نادیاریەکی زۆر هەیە لەسەر ئاستی نێونەتەوەیی و بە تایبەتیش لە ڕۆژهاتی ناوەڕاستدا ئەمەش هاوکاتە لەگەڵ ناجێگیری لە بڕیارەکانی ئەم بەڕێوەبەرایەتیەدا بۆ نمونە بڕیاری کشانەوەکە لە سوریا کاتێکی دیاریکراوی بۆ دانەنراوە هەندێک متمانەی تێدایە کە هەر خۆیان جێگومانن من بۆ خۆم هیوام هەن بەڵام پرسیار و گومانیشم هەن بەڵام ئەوەی کە سەرۆک ترامپ ئێستش دەیڵێت و تەنانەت گەورە کاربەدەستانی تریش مەسەلەی کشانەوە لە سووریا بۆ بە بڕیارێک دەبێ ئەمریکا بکشێتەوە یاخۆ ئەمریکا بڕیاری داوە بکشێتەوە وەکو تۆش باسە کرد کاتەکەیە کە دیار نییە ئێستا سەرۆک ترامپ بەڵێڵە بڕێک پرۆسەکە خاو دەبێتەوە داوای متمانە دەکات دوای دێمە سەر مەسەلەی متمانەکە لەگەڵ تورکیا و ئەمانەدا بەڵام کشانەوە لە ئێستادا لە هەلومەرجێکی ئاوای سووریاداری بەڕای تۆ بڕیارێکی گونجاوە بۆ لەمە دووە کێ چاودێری بەرژەوەندیەکانی ئەمریکا ئاکا لە سووریادا. It's certainly not a good time to withdraw. بە دڵنیاییەوە کاتێکی گونجاو نییە بۆ کشانەوە لە سووریا من بۆ خۆشم دڵنیانیم لەوەی ئایا کشانەوەی ئەمریکا لە ناوچەکەدا لە ماوەی 5 ساڵدا دەبێت بەڵام ئەوە پرسیارەکەیە ئایا کێ ئەو بۆشاییە پڕکاتەوە بەڕاستی ئەوە جێی نیگەرانیە تەنانەت ئەگە تورکیا بە فەرمی و بە لەشکرەوە یان بە هێزەکانی سەر بە ئانکەرەوە بچێت ناو سووریاوە و بە دیاریکراویش بۆ ناوچەکانی هەردوو بەری ڕووباری فورات یان بیەوێت زیاتریش بچێتە ناو سووریاوە ئەوە ڕوونە لە بەرچاومان کە تورکیا و سەرۆک ئاردۆغان دەخوازن لە پارێزراوی بەرژەوەندەکانیان دڵنیا ببن جا ئەمەش بەبێ هیچ گومانێک ئەگەرەکانی تونند و تویژی و بەکارهێنانی هێز زیاتر دەکەن لە نێوان لایەنەکاندا لە ئاوەها ڕەوشێکدا ئەوەی بۆ خۆم زۆر بەقوڵی بۆتە جێی نیگەرانیم چۆنیەتی سەر و سەوداکردنی هێزەکانی سووریای دیموکراتە لە ناو خۆیدا لە ڕوانگەی هاوبەندی نێوان یەکینەکانی پاراستنی گەل و هێزەکانی تری کورد نین لە ڕۆژئاوا واتە لە کوردستانی سووریا بەرژەوەندی تا ئێستای عەرەبی سوننا لەگەڵ یەپەگەدا لەوانەیە لەم هەلومەرجەدا ڕوبەڕووی دابەشبوون ببێتەوە دابەشبوونی پێشتری کورد لە سووریادا یانی ئەوانەی هەر لە دەستپێکی قەیرانی سووریاوە خۆیان دوو خستەوە لە بەرژەوەندیە فەرمیەکانی پەیەدا هەرچەندە ئەو جیابوونەوانە تونند و تیژ ئامێز نەبوون وەک ئەوانی تری ناو قەیرانی سووریا بەڵام بۆ ئێستا ئەمە جێی نیگەرانیە ئەگەر دابەشبوونێک لە ناو حەسەدەدا دروست بێت ڕەوشێکی ئاڵۆز و تێکەڵ و پێکەڵ لە سووریادا و هەر بە تەنها بەرژەوەندی تورکیا یان ئەمریکا یانیش ڕژێمەکەی ئەسەد نییە بەڵکو کاراکتەری تری ناوچەکە زۆرن وەک ئێران قسە زۆرە لەسەر بوونی هێزەکانی حەشی شعبی لە ناوچە سنووریەکانی عێراق و سووریادا بەرژەوەندەکانی عەرەبستانی سعودی یانیش بەرژەوەندەکانی وڵاتی کەنداویش بەگشتی دەزانین کێشە هەیە لە نێوان عەشرەتی شەممەر و بنەماڵی سعوددا ئەمانە کاریگەری خۆیان دەبێت لەسەر ڕەوشەک جۆن بۆڵتن بۆ کۆبوونەوە هەڵسەنگاردنی ڕەوشەکە لە تووشیا بوو من بۆ خۆم هیوام هەیە ئەم ڕەوشە بێتون دووپیژی کۆتایی پێبێت چونکە هەر شتێک ڕوو بدات ئەوە وەرچەرخانێک بۆ ڕووداوی ترسناک لە زۆر ڕوە و بە تایبەتیش ئەگەر دابەشبوون لە ناو هاوبەندیەکانی حەسەدەدا ڕوودات تۆ ئەمەژە بە کۆمەڵە لە وڵاتان کرد کە لە سووریادا بەرژەوەندیان هەیە لەوانە من دوانیان وەردەگرم تورکیا و عەرەبستانی سعودیە ئەمریکا هەموو شتەکە دەداتە دەست تورکیا بەڵام عەرەبستانی سعودیە فەرامۆش دەکات بەڕای تۆ ئەمە گرفت بۆ ئەمریکا دروست ناکات لە ناو هاوپەیمانەکانی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە هەر بە تایبەتتر لە سووریادا بەڵێ گەر لە ڕووی استراتیژیەوە قسەی لەسەر بکەین ئەوەیە کە ڕۆڵێکی زیاتر بە تورکیا دەدرێت وەک لە عەرەبستانی سعودیە ئەومان لەبیر نەچێت تورکیا هاوسنووری سووریایە و هێزەکانی لەشکری تورکیا لەو ناوچەیەن هێزی پاراستنی سنووری خۆی داناوە دژی پەکەکە لە پەیوەندی بە عەرەبستانی سعودیەوە ڕێکەوتنی چەک
هەرماوە وێرە ئەو مشتومڕانەی لەسەر دۆسی کوژدانەکەی ڕۆژنامەوان جەمال خاشقچی هەن. من بۆ خۆم نامێ قسە لەسەر ئەو دۆسیە بکەم و زۆر شت هەن دەکرێت لەسەری بگوترێت بە تایبەتیش ئەو بەرژەوەندیانەی تورکیا لە پشت پەردەوە لەم کردەی کوشتنەدا هەی بوو باواز لە پیلانجێڕیەکە بهێنرێت و قسەی زیاتر لەسەر کاریگەری زیاتری استراتیژیەتی ژیۆپۆلیتیکی بکرێت لەو ڕووداوەدا. هەر چۆنێک بێت سعودیەکان هێزی سەربازی و ئەزمونێکی ئەو تۆشیان نییە لە چۆنەتی سەر و سەوداکردن لەگەڵ دانیشتوانی کووردا لە ناوچەکە. جا ڕوانینی ئێمە بە هەر شێوەیەک بێت ئەرێنی یان نەرێنی، بەڵام تورکیا و ئەزمونەی هەیە. پێشتر کە جان بۆڵتن بەرەوەی سەردانی تورکیا بکە لە ئیسرائیل بوو، لە ئیسرائیلەوە مەرجێکی دانا بۆ کشانەوەتە کشانەوەکەی ئەمریکا بە مەرج دەبێت. مەرجەکەش ئەوەیە کە تورکیا نابێ بە هیچ شێوەیە کورد لە سووریادا بکوژێ یا شەڕیان بکە یا هەر شتێکی تر بێ. بەڕای تۆ تورکیا بۆ مەرجە قایلە بێ؟ Accepting a condition and following through on it are certainly two different endeavors. پەسەندکردنی مەرجەکان و جێبەجێکردنیان دووشتی جیاوازن. زۆر ئاسانە پەیمان بدەیت، بەڵام زۆر قورسترێت جێبەجیان بکەیت. لێرەدا ڕوانینی خۆم لەسەر کورد دەخەمە لاوە. زۆر ئاسانە لەشکرێک بیەوێت بەشداری هەبێت وەک هەوڵێکی ئاشتیانە لە ڕێی سیڤیلی یان وەک ڕێبازێکی مرۆیی کە لە پرەنسیپی مافەکانی مرۆڤەوە سەرچاوی گرت بێت. بەڵام لە کۆتاییدا ئەگەر پێویست بە بەکارهێنانی هێز هەبوو ئەوە لەشکر ئەو کارە دەکات و لەبەر هۆکاری تایبەت بەخۆشی زیاتر شەڕانگێزانە دەبێت. پێم وایە خەڵکێکی زۆر پشتیوانی لە ئیسرائیل دەکەن بۆ نمونە یان جوو بەگشتی لەو جۆرە هاوپەیمانەتی لە قۆناغی پێکێناندایە بۆ بەرەنگاربوونەوەی لە ناوچەکەدا. دەبینیت کەس ناخوازێت قسە بکات لەسەر ئەوە ئایا تۆ ئیسرائیلیت یان عەرەبیت، بەڵام هەمیان قسە دەکەن و نیگەرانی خۆیان دەردەبڕن بەرامبەر بڕیاری کشانەوەی ئەمریکا و پەرەسەندنەکانی پاش ئەو بڕیارە، بە تایبەتیش کۆمەڵگەی ئیسرائیلی لە ڕیزی پێشەوەی ئەو بەرێدایە بۆ نیگەرانی. The Israeli community seems to be at the forefront of that. بگومان ئەمە نیگەرانی لای ئیسرائیلەکانیش هێناوەتە ئاراوە چکە بە خۆ دەزاری کاتی خۆی لە جۆلان نزیکەی 25 کیلۆمەتر هێزەکانی هەم ئێرانی و هەم ئەوانەی کە سەر بە ئێرانیشن لەو ناوچانە کشانە دواوە 25 کیلۆمەتر. ئێستا ئەگەر ئەمریکا بگەڕێتەوە و بکشێتەوە سووریا بەجێ بهێڵێ مەترسیەکی زۆرتر بۆ ئیسرائیل دروست نابێ بەڕای تۆ؟ I'm actually less concerned about the ability of Israel to defend itself. بەڕاستی من کەمتر نیگەرانم لەسەر توانایی ئیسرائیل بۆ پاراستنی خۆی لە بەرزایەکانی جۆلانەوە، بەڵام ئەوەی زیاتر جێی نیگەرانیمە ئەوەیە ئیسرائیل زیاتر بە ئاراستەی بەرەنگاربوونەوە و شەڕانگێزی زیاتر لە ناوچەکەدا بڕوات. یەکێک لە سوودەکانی بوونی هێزە جیهانیەکان لە ناوچەکەدا بە تایبەتیش ئەمریکا و هەروەهاش بوونی فەڕەنسا لەو ناوچەیە، بوونی وڵاتانی کەندا و تەنانەت رووسیاش وەها دەکات ڕێگر بێت لە بەرزبوونەوەی ئاسی مەترسیەکان. لە ئەزمموی خۆمەوە دەزانم سەرهەڵداوی سوننا ئاینزا ینی سەرهەڵداوی تونڕە و وەک جەبهەتە نوسرا بەرزایەکانی جۆلان بەکاردەهێنن تا موشک و ڕۆکێت بگرنە ناو ئیسرائیل و ئەڵبەت ئەمەش هەمیشە ترس و دڵڕاوچی هێناوتە ئاراوە. نەبادا ڕەوشەکە بەرەو ئاڵۆستر بەرێت و کاردانەوەی تۆڵە ئامێزی لێ بکەوێتەوە. دەبێت ئەوەشمان لەبیر نەچێت کە دیمەشق و جۆلان لێک نزیکن بە ئەندازەیەک ئەگەر بۆمبێک لە دیمەشق بتەخێتەوە لەو ناوچەی ئیسرائیلدا بە ئاسانی گوێ لێبێ. جا بۆیە کەمتر نیگەرانم لە بەرگری لە خۆکردنی ئیسرائیل لە مەودای کوردخایاندا، بەڵکو نیگەرانیە زۆرەکەم لە بەرزتربوونەوەی ئاستی مەترسیەکاندا. لەلایەکی تریشەوە کاتێک ئەمریکا دەکشێتەوە لێرەدا قسەمان هەر لەسەر ڕەهەندی لەشکری نییە، بەڵکو قسەشمان لەسەر ڕەهەندەکانی ئابووری و بەدەستهێنانی زانیاری و ئەگەرەکانی بڵاوکردنەوەی چەکی گەورەیە لەلایەن ئێرانەوە لە ڕێی شیعەکانی عێراقەوە ئەوانی لەگەڵ ئێرانیەکاندا کار دەکەن. گەیاندنی ئەو چەکانەیە بۆ سووریا و بۆ حیزبوڵای لوبنانی، گەشەکردنی حیزبوڵا و زۆربوونی کەرەستە و کەلوپە لە لەشکریەکانی حیزبوڵای لوبنانی و ئەو حیزبوڵا نوێش کە لە عێراق دامەزراوە ئەمانە جێی نیگەرانی سەرەکین، چونکە ئەم پڕچەکردانە هەروە دێو زیاد دەکەن. ئەوە تا حیزبوڵا لە سووریا چەکداری هەیە، ئەوە تا هەروە دێ و مەشق و ڕاهێنانی زیاتر بە چەکداری نوێ دەکرێت. بەبێ هیچ گومانێک هێزەکانی حیزبوڵا هێزی شەڕانگێز و ترسناکن لە ناوچەکەدا و مەشق پێکردنیشیان لە ڕێی ئەزمموی کارکردنیانەوەیە. بەڵام دەمەوێت ئەوەش بڵێم هەر کە شەڕی ناوخۆی سووریا کۆتایی پێها دەست بەجێ شەڕی حیزبوڵا بەرامبەر ئیسرائیل دەست پێ ناکات. لەوانەیە 2 ساڵێکی بوێت، چونکە
کاتی پێدەوێت تا هەوڵەکانی ڕێکدەخات. ئەوە تا لە ئێستاوە دەبینین خەریکی لێدانی تونێلە لە باشووری لوبنانە بۆ باکووری ئیسرائیل. جا بۆیە لە مەودای دوور ئامێزدا کشانەوەی ئەمریکا لە ناوچەکە زیانی زیاتریە بێت. شیانەکان زۆرن لەم ڕەوشەدا. لەوانە بۆ نمونە 5 ساڵ دواتر شیانێکی زۆریش هەیە دامەزراوەکان لە ڕۆژئاوا بە تەواوەتی دابمەزرێن. هەرچەندە بەداخەوە ئێستا تا ئەندازەیەک دواکەوتووە بەهۆی ئەو ڕەوشەوە وەک داگیرکردنی عەفرین لەلایەن تورکیاوە. بەڵام خوا ئەو کەسانە بپارێزێت کە هەوڵی هێنانە ئارا و جێگیرکردنی دیموکراسین لەو ناوچانەی ڕۆژئاوادا. هەر بۆیە شیانەکانی پێکێنانی تەواوەتی دامەزراوەکان لە بەشەکانی تری کوردستانی سووریادا زۆرن. تەنها ئەوەندەیە کاتی یەوێ. ئێژە لە پرسیارەکانی تر مەسلەی وێناکردنی ئەمریکا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهانی ئیسلامیشدا بە گشتی ئاری بۆ خۆت دەزانی هەر بەڕێوەبەرایەتیەک لێرە لە واشنگتن ئەرکێکی هەرە سەرەکی ئەوەیە کە وێنای ئەمریکا باشکە لەو دوو ناوچەی کە ئاماژەم پێکردا لە جیهاندا. دوورکەوتنەوەی ئەمریکا لە دۆسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکرێ وەکو بەشێک لە باشترکردنی وێناکردنی ئەمریکا تەماشای بکەین یاخو بە پێچەوانەوە کاریگەریەکی تری نەرێنیە بێ بۆ سەر ئەو وێناکردنی ئەمریکا کە هەیە. I think you're touching on an interesting question. دەستت برد بۆ پرسیارێکی گرنگ. لەگەڵ ڕێزیشمدا دەمێت ئاماژە بۆ شتێ بکەم کە تایبەتە بەڕوانینی میدیا وەها سەیری نوێنەرایەتیکردن دەکەین لەسەر زەوی. جا ئایا لە سووریا بێت یان عێراق یان وڵاتی کەنداو ئیسرائیل یان میسر بە تایبەتی لە مەودای دوورخەیاندا وەها لێی دەڕوانین کە بایەخێکی کەمتری هەبێت بە بەراورد لەگەڵ سەقامگیری لە وڵاتانەدا. پێم وایە دەستگای ئەمریکا بۆ کۆمەک و باڵۆزخانەکانمان و کونسوڵخانەکانمان کارێکی باش و گەورە دەکەن بۆ دروستکردنی پەیوەندی کولتوری و دروستکردنی ناوێکی ئەرێنی لە ناو کۆمەلگاکاندا. بەڵام دەبێت ئەوەش بڵێم جموجۆڵی لەشکریمان لە ناوچەکاندا شتێک نییە چاو حەز بە بینینی بکات. تەنانەت بۆ خودی خۆم وەک ئەمریکاییەک یانیش کەسێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شتێکی ناخۆشە. وەلێ بەداخیشەوە دەڵێم کە ئەو جموجۆڵە لەشکریانەش سوودی خۆیان هەیە چونکە ڕۆلی ئەمریکا لە ڕێ بەکارهێنانی لەشکریشەوە یارمەتی دەرە بۆ هێنانە ئارای سەقامگیری لە ناوچەکەدا. هەرچەندە بۆ زۆر بەمان وەها دەرناکەوێت کێش دەگەم بۆچی، بەڵام ناشتوانین بڵین ئەوە شتێکی خراپ بە تایبەتی بۆ سەقامگیری کە ئەمیش گرنگی تایبەتی خۆی هەیە. پێشتر ئاماژە بۆەوە کرد کە ئەو ئەزمونەی کورد لە سووریایە لە ڕۆژاوادا هەیەی ئەزمونێکە سەرکەوتووە هەوڵدانێکی گشتگیرە بۆ دروستکردنی دامەزراوە دیموکراسیەکان و بەرەو پێشبردننی ئەو ئەزمونە. ئێستا ئەگەر ئەمریکا بکشێتەوە کێ پشتیوانی کوردەکە؟ I mean, I think specifically where پێت وابێ بە دیاریکراوی باس لە وڵاتێکی سەربەخۆ دەکرا بۆ ئایندە ئەمریکاش دەکشێتەوە و تەنانەت بۆ نمونە مانەوەی فەڕەنساش لەوێیان بوونی هەر هێزێکی تری بیانی ئەوە ناگەێنێت کا بۆ پشتیوانی لە دامەزراوە دیموکراسیەکانی کورد لەوێ ماونەتەوەیان جێگیر بوون. هەر لە ئێستاوە دیاردەکانی پەرەپێدانی ناوخۆیی خۆیان وەک بایەخدان بەو دامەزراوە دیموکراسیانە دەرکەوتووە لە ڕۆژاوادا سەبارەت بە چۆنیەتی کارکردنیان بە بێبوونی هێزەکانی ئەمریکا لەوێ. جا لێرەدا گرنگە هەندێک زەمینە سازی هەبێت تا ئەو دامەزراوانە کاری بابەتیانەی خۆیان بکەن لە کاتێکە ئەمریکا بە تەواوەتی دەکشێتەوە. ئەلبەت ئەو بایەخدانە بە دامەزراوەکان بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی تورکیا نییە، بە هەمان شێوەش لە بەرژەوەندی بەشار ئەلئەسەدیشدا نییە. گومانیشتی تێدا نییە لە بەرژەوەندی تیرۆریستانی داعشیش نەبێت تا ئەو سنوورەی بوونی هەیە. کورد لە ئێستا لە سووریا لە هەوڵی ئەوایە کە جاریچکە بە پەیوەندیەکانی خۆیان بچێتەوە و بۆ نمونە قسە لەگەڵ ڕژێمی بەشار ئەسەددا کراوە، شاندێکیان سەردانی ڕووسیایان کردووە. بەڕای توانە هەنگاوی گونجاون کە بنرێن بۆ ئەوەی ینی کورد متمانەیەشی دەست بکەوێ. Certainly from the perspective of the Kurds in Rojava. بە دڵنیاییەوە ئەمە باڕوانینی کورد لە ڕۆژئاوا ئێمەش دەتوانین بە گشتی سەیری بکەین و ئەو پشتیوانیە وەک کاڵایەک ببینین. لە بازاری ئازادیشدا باشترین کاڵا لای کێ بێت ئەوە ئەو دەبێتە فرۆشیات لە بیرمان نەچێت. ئەم بەڕێوەبەرایەتیە لە سەرەتای دەست بەکاربوونیدا کاری باشی کرد بۆ بەرزڕاگرتنی سەقامگیری و بۆ دابینکردنی پشتیوانیەکان. بەڵام لەم چەند هەفتەی ڕابردوودا پێچەوانە بوونەوەیەک دروست بوو
پێم وایە گرنگە سەرنج بدەینە ئەوەی پێدا لایەنە سیاسی کوردیەکەی ڕۆژئاوا بەرەوەی لە واشنگتن ئۆفیسی خۆی دابنێت لە مۆسکۆ ئۆفیسی خۆی کردەوە خۆ ئەگەر لە ڕووی دیمۆگرافیشەوە سەیری بکەیت دانیشتوانی کورد لە ئەوروپا زیاترە وەک لە ئەمریکا و لەوێژ نوێنەرایەتی زۆری هەیە لە پایتەختەکانی ئەوروپادا جا باڵادەستی لەم بژارانەدا باڵادەستی لە جۆرێک لە جۆرەکانی هاو بەندیکردن لەگەڵ مۆسکۆ بەبێ هیچ گومانێک استراتیژیەتێکی زۆر باشە بۆ کورد لە ڕۆژاوا تا بتوانێت پشتیوانی زیاتری ئەمریکا بەدەست بهێنێت لەلایەکی تریشەوە ئەمریکا حکوومەتی ئەمریکا وەزارەتی دەرەوە پەنتاگۆن پێویستە ڕاستتر بیرکەنەوە و پێشبینیان هەبێت لە سەر چۆنێتی سەر و سەوداکردن لەگەڵ کورد لە ڕۆژئاوا و خستنە ڕووی ئەوەی بەدەستهێنانی پشتیوانی لە ئەمریکاوە زۆر باشترە وەک لەوەی لە ڕووسیاوە بەدەست بهێنرێت ڕاستەوخۆش بە کورد بڵێن لەگەڵ ئێمە دابیت باشترە وەک لە بژارەی مۆسکۆ ئەلبەت ئەمەش بەڕای من بژارەیەکی باشترە بۆ کورد لە ڕۆژئاوادا چونکە لە کۆتاییدا ئەگەر بژارەی هاوبەندیکردن لەگەڵ ڕووسیادا بە باشتر دابنرێت ئەوە پێم وایە ئەمریکا پشتیوانی دارایی یان پشتیوانی کاروبارە دەرەوەییەکان زیاتر دابین ناکات ئەوە تا دەبینین کە دەستگای کۆمەکی ئەمریکایی دەستێکی باڵای هەیە گوبارێکی ئەرێنی بۆ دابینکردنی کەرەستە و کەلوپەلەکان لە کاتی بارینە ئاساییدا هەر بۆیە لێرەدا زۆر گرنگە چەندێک دەتوانرێت بێلایەن بیت لەو هەوڵانەدا بۆ بەدەستهێنانی پشتیوانەکانی ئەمریکا منیش تێدەگەم بۆچی ئێستاوە هایلی هاتووە بەڵام لە کۆتاییدا مۆسکۆ بژارەیەکی بەسوود نابێت ئەمان دو پرسیارم دەبێت کاتمان نەما زۆر جار ئێمە جۆماندەوە دەبێت دەڵێ هەر پەرەسەندێک لە سووریادا ڕوو بدا کاریگەریشی ڕاستەوخۆی دەبێت بەسەر دۆزی کوردەوە نەگەر لە سووریا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. How right? Certainly, but not necessarily in the ways in which it's traditionally been. بەدڵنیاییەوە بەڵام مەرز نییە بەو شێوەیە بارە باوەی پێشتر هەبووە. بۆ نمونە کۆماری ئیسلامی ئێران پێم وا بێت تێگەیشتووە لەوەی ڕوبەڕووی خەرجیەکی زۆری هێزەکانی سوپای پاسداران بۆتەوە. مەبەستم لە هێزەکانی قورسە بابەسیج لە بلاوە بوەستێت ئێستا تاران کەوتۆتە ژێبارێکی قورسەوە بۆ دابینکرد دارایی بۆ شەڕەکانی بۆ بەرژەوەندیەکانی لە لوبنان و لە غەزە و لە شوێنەکانی تری وەک باکووری عێراق بۆ شەڕی دژی دیموکراتەکان ئێستا ئێران لە کێشەدایە چونکە داواکاریە ناوخۆیەکانیشی هەن هەرچەندە ئێران وەها خۆی نیشان دەدات کە لە توانایدایە بەڵام وێنەکان دەیبینین و وەها نیشان نادەن بێگومان ڕەوشەکە دەبێتە شتێکی گشتگیر بۆ هەموو کورد لە تورکیاش کە ئەردۆغان تاکڕەوانە بڕیار دەدات و دیموکراسی وەلاوە نراوە و هیچ شتێکیش نابینرێت پاشگەزبوونەوەی نیشان بدات هەر بۆیە قورسە جارێکی تر لە تورکیادا ئەو ڕەوشەی لە سەرەتای 2000ەکاندا دەستی پێکرد بەرامبەر بە کورد جارێکی تر ببینینەوە ئاری زۆر سپاس دەکەم زۆر سپاس. زۆر سپاس.